بەڵێ سەرکۆ سەحەر سڵاو لە ئێوە و تاوای بینەرانی سڵاو لە تۆ. ڕۆژێکی نوێ بێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن. دیارە هەمووان ئەزانین هەموو ساڵێک لە مانگی نیساندا جژنی قیامە بە گرنگترین جژنی کریسیانەکاندا دەنرێت. دیارە کریسیانەکان لەم ڕۆژەدا تەواوی ئەوەی کە هەمووان پێکەوە کۆ دەبن و دڵخۆشی خۆیان دەردەبڕن و بەڵێنی تەبایی و ئاشتی و پێکەوە ژیان دووپات ئەکەنەوە. هەروەکو ئەوی کە هەمووان ئەزانین کە جژنی قیامە واتە زیندووبوونەوەی حەزرەتی مەسیح دوای ئەوەی کە لە خاچ دەدرێت دووبارە هەڵدەسێتەوە. هەر بۆیە بەم بۆنەوە لە تەواوی گیان و هەرێمی کوردستان ئەم بۆنەیە بەرز ڕادەگیرێت. منیش ئێستا لە نێو کەنیسەی ماریوسفم بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە تەواوی خانەوادەی کریسیانەکان و تەواوی ئەو کەسانی کە لەم ڕۆژەدا ئامادەن پێکەوە کۆبوونەتەوە و باجل و بەرگی ڕەنگا و ڕنگ و ئاڵا و واڵا و بە ئامادەکردنی دەیان خواردنی جۆرا و جۆر و نقڵ و شیرینی ئەم بۆنەیە بەرز ڕادەگرن. جا ئێستا کاتی دەستپێکی نوێژەکەیانە بۆیە من ئێستا نەمتوانیوە بچمەنەی و کەنیسە بەڵام لە دەرەوەی کەنیسە میوانێکی ئازیز لەگەڵمانایە کاک سەباح ئەسکەندەر وەکو خانەوادەیەکی کریسیانەکان بە خۆشحاڵی و لەم بەشی بەرنامە هەندێک زانیاریمان پێبەخشێ. کاک سەباح سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لێبێت. زۆر سپاس دەکەم. سەرەتا پیرۆزبایی ئەم جژنەتان لە یەکین وەکو دووەم جژنی کریسیانەکان با سەرەتا لەوە دەست پێ بکەین جژنی قیامە لەم ڕۆژەیە ئێوە بۆنەکە چۆن بەسەرەکەنەوە زیاتر چیتیا بەڕێوە دەچێت؟ پێخشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەم جژنە پیرۆز بێ بە هەموو خوشک و برا مەسیحیەکان، پیرۆز بێ بە هەموو خوشک و برا موسڵمانەکان، پیرۆز بێ بە هەموو گەلی کوردستان و بێتە مای ئاشتی و ئەم جەنگە نەمێنێ ئینشاءڵڵا. بەڵێ بنسبەت ئەم جژنەیە ئێمە جژنی زیندووبوونەوەی حەزرەتی مەسیحا کە لە خاچە دێت دوای 3 ڕۆژ زیندووە بێتەوە. جژنێکی زۆر گرنگە لە لامان، یعنی با بڵێن جژنی عید میلادیش گرنگترە و لە هەموو عالەمیشە. لەم ڕۆژەیە ئێوە بە ڕۆژوو ئەبن پێمان بڵێ چەند ڕۆژ بە ڕۆژوو ئەبن و چی لەم ڕۆژەیە پێویستە نەخورێت و چیش بخورێت زیاتر لە لای کریسیانەکان گرنگی پێدرێت؟ بەڵێ پێش لە قاچدانی حەزرەتی مەسیح ڕۆژۆکەمان 50 ڕۆژە. زۆر لە خوشک و برا موسڵمانە بە ڕێزەکان بە هەڵە تێگەیشتون لە ڕۆژۆی ئێماڵێ جا چێ بات شەوری گۆژ نەخۆیت. ئێمە سعات 12 شەو بە ڕۆژوە بین 50 ڕۆژ باشە. لە 12 شۆ تا 12 ڕۆ هیچ ناخۆی، هیچ قومێجگەری پێشی ئەشکێ ئاو بخۆیتەوە ئەشکی هەموو شتێ. دوایی کەشکانت نابێ ئەوەی ناوی گۆشتە چەوری ماس شیر هیچی بخۆی تا ئەو 50 ڕۆژە. من بەیانیان کە هەڵەسم لە خەو نۆکایەکە خۆم تایەوەرە برسیم نابێ بەس تۆزێ ماس خۆم تێگەی سعات 9 خۆم 10 دقیقە برسیمە بێتەوە لە بەرەوەی بەمێ ڕۆژۆکەمان قورسە 50 ڕۆژ تۆ کە ئیشکێنی نابێت چەوری و گۆشت بەردەبێت کە مەعیدا هیچ غەڵت ناگرێەوە وەکو ڕاضەیەک وایە بۆ چەوری و مەوری 50 ڕۆژە. دوای ئەو 50 ڕۆژە تەواو ئەو ڕۆژۆکەیەکی هینی ئەوەیە کە هینی ئەوەی کە حەزرەتی عیسا لە خاچ دراوە کە لە جومعەی عەزیمەی پێڵێن ئەمە جومعەت الئالام لە ڕۆژی جومعەیە لە خاچە درێ لە ڕۆژی شەمە و یەکشەمە هەڵەسێتەوە لە قەبری تەوە بێ بە گەورەترین جەژنی ئێمە. زۆر باشە. پێمان بڵێ لەم جژنەیە ئەوەی کە تێبینی ئەکرێت بۆ نمونە هێلکەی ڕەنگا و ڕەنگ لەم جژنەیە زیاتر گرنگی پێدرێت. گرنگی ئەم هێلکەیە لە لای کریسیانەکان و بەتایبەتی لەم جژنەیە چییە؟ وڵای هەرچەنە معلوماتم زۆر نییە لەسەر ئەو هێلکەیە بەس لەوەتی مناڵ بووم لەدایک بووم ئەم هێلکەیە سەوز و سوورای ئەیکوڵێن و ڕەنگی لێیان وەکو پیرۆزباییەکە وەکو ڕۆژێکی خۆش کە ڕەنگێکی خۆشە بێ لە دنیاە ئەوەی بزانم ئاوایەک تۆز معلوماتم لەسەرەوەیان نەبوو. زۆر باشە. لەم ڕۆژەیە کێ ئامادەیە و چۆن زیاتر تەبایی و ئاشتی و پێکەوە ژیان لە ڕێگەی ئەم بۆنەیەوە زیاتر زیندووەکەن و زیاتر گرنگی پێیان بۆ ئەوەی بۆ نمونە لەگەڵ کەسانی دیکەشە خەڵکی موسڵمانیش بتوانن پێکەوە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان زیاتر دووپات بکەنەوە؟ ئەکید لەوەتی ئێمە هەبووین لەم سلێمانیە چوین بۆ جژنە پیرۆزەی یەکتی لەگەڵ برا خوشکۆرا مسڵمانەکان ئەوانیش هاتن بۆلان و هەر زۆر جار مەسئول و با بڵێن هیدەکان سەرکردە باڵەکانیان بۆ جژنە پیرۆزە هەرچی برادەری مسڵمان بەم جژنە پیرۆزە لەگەڵێکاکەین و ئەوێن بەڕێوە. دەست خۆش بە کاک سەباح. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بۆ کاک سەباح ئەسکەندەر کا بەڕێزیان وەکو خانەوادەیەکی کریسیانەکان ئێمەش لێرەوە دووبارە پیرۆزبایەکی گەرم لە تەواوی کریسیانەکان ئەەکەین و هیوادارین ئەم ڕۆژە ببێتە مایە
پایەی تەواوی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی چ لە نێوان کریسیانەکان و چ لە نێوان کەسانی موسڵمانیش بۆ ئەوەی هەمووان بتوانین کوردستانمان ئاوەدان بێت و بیپارێزین و هەمیشە لە خۆشی و ئارامیدا بێت گەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانە. سپاس بۆ تۆ تەرزا، سپاس بۆ میوانە بەڕێزەکەشت. ئێمەش پیرۆز بەیەکەن لە سەرجەم مەسیحیەکان لە سەرانسەری جیهان بە تایبەت برا خوشکە مەسیحیەکانمان لە کوردستان و بە هیوایەوەی کە ئینشەڵڵا هەمیشە ئارامی، خۆشی، میوانی ماڵی هەموو کوردان بێت. جا لەگەڵ